لە مووسڵێکی وێرانی دوای داعش ئێستا ڕۆژانە زیاتر لە 17 سعات کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیانی ئەو پارێزگایە دەدرێت. دەچینە مووسڵ لەوێشەوە بۆ لای بەڕێوبەریدا بەشکردنی کارەبای ئەو شارە و دەمانەوێت بزانین کارەبای مووسڵ لە کوێدا بین دەکرێت. محافظة نينوى متمثلة أولا بالعقد المبرم مع شركة كار. پارێزگای نینەوە لەگەڵ کۆمپانیایەک لە هەرێم ڕێکەوتنی کردووە. 500 مێگاوات کارەبا بۆ مووسڵ دابین دەکاو. هەفتەی ڕابردوو توانی ومانە زیاتر لە 17 سەعات کارەبای نیشتیمانی بۆ خەڵکی مووسڵ دابین بکەیت. خەڵکی مووسڵ ئەگەر ئێستا گلەیان لە کەمی هەموو خزمەتگوزاریەکانی ژیانیان هەبێت بەڵام لە هەبوونی کارەبا ڕازین. يعني زين کارەبا زۆر باشە. زیاتر لە 17 سعات کارەبامان بۆ دابین کراوە. بەرپرسان بەڵێنیان پێداوین 20 سعات کارەبامان بۆ دابین بکەن. ئەگەر وا بێت پێویست دەکات مۆلودە ئەهلیەکان لە مووسڵ هەڵبگیرێن. الكهرباء في مدينة الموصل باتت اليوم في أحسن صورة أحسن من كان. کارەبای پارێزگای مووسڵ ئێستا لە هەموو کات باشترە. ئێستا ڕۆژانە زیاتر لە 17 سعات کارەبامانەیە. پێشتر دوای هاتنی داعش کارەبا لە مووسڵ نەمابوو. هەولێر کە ڕۆژانە بڕی 500 مێگاوات کارەبا بۆ مووسڵ دابین دەکات کەچی خۆی 12 سعات کارەبای نیشتیمانی بە خەڵکەکەی دەدات. بەراورد بە مووسڵ نزیکەی 6 سعات کەمترا. لە بەڕێوبەری کارەبای هەولێر دەپرسین ئەو جیاوازیە بۆ وەزگەی بەرهەمێنانی کارەبا بێگومان کەرتی تایبەتیە کە کارەبا بەرهەم دێنێت لەبەر نەبوونی سوتەمەنی بە تایبەتیش گازوایل بڕێک کارەبا بە جوێرەی گرێبەستێک لە نێوان کەرتی تایبەت و حکوومەتی فیدراڵدا کرایە بڕێک کارەبا دەدرێت بەوان. کەمی کارەبای نیشتیمانی لە هەولێر خەڵکی ئەو شارەی هەراسان کردووە وەک هاوڵاتیانی دەڵێن ئەو کارەبای لە هەولێرەوە بە مووسڵ دەفرۆشێت. گەر بە خەڵکی هەولێر بدرێت ئەوە سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لەو شارە زۆر زیاتر دەبێت لە ئێستا و گلەی خەڵکی هەولێریش کەمتر دەبێتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز.